دیارە وەکو پێشتر ڕاگەیەندرا کە شەپۆلێکی بەفر سەرجەم باشووری کوردستان دەگرێتەوە ئەمە لەم ساڵدا یەکەم جارەکە بەفر ئەم ناوچەیە دەگرێتەوە ئێمەش وەکو شارەوانی بناری قەندیل هەر لە زووەوە ئامادەکاری پێویستمان هەبووە بۆ ڕاماڵینی بەفر و پاکردنەوەی ڕێگا سەرەکیەکان و ڕێگای گوندەکان ئەم شەو لە ئێستادا نزیکەی کاتژمێر 11 و تیمەکانی شارەوانی بناری قەندیل سەرقاڵی پاکردنەوەی ڕێگای گشتین کە ئەم ڕێگایە ئیدارەی ڕاپەڕین بە حاجی ئۆمەران و سۆرانەوە دەبەستێتەوە لە کاتی گیرانی ڕێگا و بارینی بەفردا زۆربەی کات شۆفێران ئەم ڕێگایە بەکاردێنن بۆ ئێمەش وەکو شارەوانی بناری قەندیل بەردەوام هەوڵی پاکردنەوەی ئەوە دەدەین و لێرەشەوە پێیان بۆ شۆفێران دەمانەوێت ئەوە ڕابگەێنین کە داوان لێ دەکەین پابند بن بە ڕێنمایەکانی هاتوچۆ بەتایبەت لەو ناوچانەدا کە بەفری لێ دەبارێت و ئەو کەلوپەلەی پێویستیان پێبێت کە لە وەرزی زستاندا هەر شۆفێرێکە پێویستە هەیبێت لە وەکو زنجیر و زنجیر بەتایبەت بۆ تایەکاندا چونکە لاگەری دابەزینی پلەکانی گەرما دەبێتە هۆی بەستن و بۆەوەش مەترسی بۆ سەر شۆفێران دروست دەبێت ئێمە وەکو شارەوانی بناری قەندیل خۆمان ئامادە کردو و وەکو سێتیم تیمێکمان بۆ پاکردنەوەی ڕێگا گشتیەکانەکە ئەمە 24 سعات لە ئەرێکدان شەو بێت ڕۆژ بە هیچ کات فەرق ناکە و تیمێکی تریشمان کە بەهانای ئەو کەسانەوە دەچن کە گیریان خواردووە دەتوانن هەر کەسێک لە بناری قەندیل لەو ڕێگا سەرەکیانە لە گوندەکان ئاستەنگی هاتوچۆی بۆ دروست دەتوانێت پەیوەندی بە شارەوانی بناری قەندیل لەو ڕاستەخۆی مداخەلە دەکەین و تیمەکەی تریشمان بۆ گوندەکان کە ئەوانە زیاتر لە ڕۆژدا ئەو گوندانێک کە پێویست دەکا ڕێگاکەیان دەگیرێت ئێمە ئەو ڕێگانە پاک دەکەینەوە لەم ساڵیشدا ئامادەکاری باشمان هەیە و ئەم بەفرێکە دەیبینیش ئەم ساڵ یەکەم بەفرەکە دەبارێت تا ئێستا ڕێژەیەکی کەم بەفرباریوە و لە ئەگەری بارینی بەفردا بەدڵنیاییەوە هەموو کات لە ئامادە باشیدا دەبین و بە هیچ شێوێک گیر و گرفتی هاتوچۆ لە بناری قەندیلدا دروست نابێت وە ئێمە لێرەوە ئەو دڵنیا دەدەین شۆفێران کە ئەو ڕێگا بەکاردێن